سڵاوتان لێ بێبەڕێزان من ڕەنگین عەبدەسەمەد هەواڵەکانی سعات 12 پێشکەشەکەم. خوێندکارانی زانکۆی کۆیا هەوڵە بەردەوامەکانی بافڵ جەلال تاڵەبانی و خەرجکردنەوەی دەرماڵە و ستایشەکانی خوێندکاران بەرز دەنرخێنن و بەڵێنە کرداریەکانی بافڵ جەلال تاڵەبانی بۆ خوێندکاران بۆتە جێی ئومێد بە تایبەتی لە ڕووی خەرجکردنی شایستەداراییەکانیان. خوێندکارانی زانکۆی کۆیا خۆشحاڵن بە خەرجکردنەوەی دەرماڵە و ستایشی هەوڵە بەردەوامەکانی بافڵ جەلال تاڵەبانی دەکەن کە لە ماوەی ڕابردوو بووە داکۆچیکاری مافەکانیان. هەمویان بەڵێن و وعدێکی زۆریان پێداین بەڵام هیچ کامیان نەچونە بواری جێبەجێکردنەوە تەنها ئەو بەڵێنە نەبێت کە لەلایەن بافڵ تاڵەبانی و پێمان درابوو کە چاکسازێکی باش لە بەشناخۆیەکان لە زۆربەی شوێنەکانی زانکۆکاندا کرا بە تایبەتی زۆنی سەوز. ئەوە جێگەی خۆشحاڵیە و سەبارەت بە دەرماڵەکەش سەرۆکی هەرم کەوتی لە هیچ شوێنێکی دنیادا نییە دەرماڵە بەڵام بە هەوڵ و فشارەکانی بافڵ تاڵەبانی کە ئەمە خوێندکارانی زۆر دڵخۆش کرد کە لە پاڵ خوێندکاران بوو هەوڵیدا بۆ گەڕانەوەی دەرماڵەکان تەنانەت جەختی لەسەر ئەوەش کردەوە کە ئەگەر بێت و دەرماڵیان دابەش نەکرد بگەڕێنەوە سەر شقامەکان و ئێمە پاڵپشتیتان دەکەین. بەڵێنە کرداریەکانی بافڵ جەلال تاڵەبانی بۆ خوێندکاران بۆتە جێی ئومێد و با چارەسەری بنەڕەتی داواڕەوەکانی خۆیانی دەزانن بە تایبەت بۆ خەرجکردنەوەی دەرماڵەکانیان. کاک باڤێڵ پشتگیری خوێندکارانیشی کرد کە گوتی ئێمە پشتگیریتان دەکەین و داواش دەکەین کە حکوومەت دەرماڵەشتان بداتەیە پشتگیری کردینەوە و دووبارە وەکو جاری پێشۆن پشتگیریکردین دووبارە پشتگیری کردینەوە و گوتی هێمنانە خۆپیشاندان بکەن ئەمن پاڵپشتیان دەکەم ئێمەش لەسەر قسەکەی وینە و بۆ خۆشمان پێمان باشە ئەوە شتێکی زۆر باشە و دڵنیاش بن کە دەرماڵ نەدرێ ئێمە خۆپیشاندان دەکەینەوانێ. کاک باڤێڵ داواکارەکانی ئێمە جێبەجێ کردووە دڵنیاشین لە ئایندەدا هەر جێبەجێی دەکات چونکە ئەو وعدی بە ئێمەدا و چونکە ئەو وعدی بە ئێمەدا و وعدەکەشی جێبەجێ کرد و هیواداریشم کاک باڤێڵ وەکو بڕیارەکەی تر ئەو بڕیارشان جێبەجێ بکات و زۆر سوپاسی دەکەین. زیاتر لە 7 ساڵ بەهۆی قەیرانی داراییەوە حکوومەتی هەرێم دەرماڵە و شایستە دارایەکانی خوێندکارانی بڕی ئەم ساڵیش لەگەڵ باشبوونی دۆخی ئابووری لە ڕێگەی تیمێکێتی لە حکوومەت و بافڵ تاڵەبانیەوە مافەکانیان بەدەستێنایەوە. کاروان نازم کەناڵی کەرکووک قەزای کۆیا. خوێندکارانی زانکۆی سەلاحەددین لە هەولێر ستایشی هەوڵەکانی بافڵ جەلال تاڵەبانی دەکەن بۆ گەڕاندنەوەی دەرماڵەی خوێندکاران و داواش دەکەن هاوشێوەی زانکۆکانی سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین لە هەولێریش ئەو بڕە دەرماڵەیە بەسەر خوێندکاراندا دابەش بکرێت. دوای هەوڵەکانی بافڵ جەلال تاڵەبانی دەرماڵەی خوێندکاران لە سنووری پارێزگای سلێمانی خەرج کراو بەڵام تاوەکو ئێستا لە زانکۆکانی هەولێر و دهۆک ئەم دەرماڵەیە بە بیانووی جۆرا-جۆر خەرج نەکراوە. خوێندکاران داوا دەکەن هاوشێوەی زانکۆکانی پارێزگای سلێمانی دەرماڵەکانیان پێ بدرێت. تاو ئێستاکە دەرماڵەی خوێندکاران لە پارێزگای هەولێر بە تایبەت لە زانکۆی سەلاحەددین دابەش نەکراوە و تا ئێستا دیار نییە کە چ ڕۆژێک دێ کەی دێت یاخود بڕەکەی چەندە چۆن دابەش دەکرێت هیچ شتێک نەخراوەتەوە. هەوڵەکانی پافڵ تاڵەبانی لە هەولێریش بەردەوام بێ بە دڵناییەوە دەبێتە مای ئەوەی کە دەرماڵە دابەش بکرێت بە زووترین کات لە هەولێریش هیوادارین کاک پاڤێڵ ئاگاداری هەولێریش بێت و کاری بۆ بکات بۆ ئەوەی دەرماڵە دابەش بکرێت لەم سنوورە. دەرماڵە مافی هەموو خوێندکارانە لە هەموو کوردستاندا و ئەم دەرماڵە زۆر گرنگە بۆ بەردەوامبوونی خوێندکاران لە پرۆسی خوێندندا. سوپاسی هەموو ئەو لایەنە دەکەین کە هەڵسان بەگەڕانەوەی دووبارە دەرماڵە بۆ هەموو خوێندکاراندا. خۆشبەختانە لە سنوورەکانی پارێزگای سلێمانی دووبارە دەرماڵە دابەش دەکرێتەوە و بریارە لێرەش لە زانکۆی سەلاحەددین لەم چەند ڕۆژەیە یان لافتەی دابێت دەرماڵە بۆ خوێندکاران دابەش بکرێتەوە. مە سوپاسیەک بەیەکیان دەکەین خۆشحاڵین کە دووبارە هەڵسان خەمێکیان لە هەموو خوێندکاران خوارد و دەرماڵیان بۆ ئێمە گەڕاندەوە. خوێندکارانی زانکۆی سەلاحەددین ستایشی هەوڵەکانی بافڵ جەلال تاڵەبانیان کردو بۆ گەڕاندنەوەی دەرماڵەی خوێندکاران و چارەسەرکردنی کێشەی بەشەناو خۆیەکان. هەتا ئەو دقەیە ئێستامە تێداینا هەتا ئێستا دابەش نەکرایە تەنانەت ئەوەی ئاگاداریش بین وابزانام قایمەش نەچوە تا ئێستا بە بیانووی ئەوەی کە قایمە نەهاتیە و تاخیر بۆ شتانە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین وانە دابەش کرایە. ئەوش دەگەڕێتەوە سەر فشارەکانی بەڕێز جەنابی سەرۆک کاک پاڤڵ تاڵەبانی و زۆر سوپاسی دەکەین ئەمە لێرە
و دەرماڵە بەڕاستی مافەچی گرنگی خوێندکارانە ئەرکەکانی کاک باڤڵ زۆر بەرز دەنرخێنین بەڕاستی ئیجاباتێکی زۆر باشی هەبوو لە بۆ خوێندکاران یعنی بە زووترین کات دەستی کرد بە فشار و دەستی کرد بە دابشکردنی دەرماڵە لەو خوێندکاران لە سنووری پارێزگەکانی سلێمانی و هیوادارین فشارەکانی بەردەوام بێ بۆی حکوومەتی هەرێم بەعام دەرماڵی خوێندکاران دابشکا لە هەولێر و لە پارێزگەکانی دووەک دەرماڵە بە مافێکی خۆمان دەزانی لە مێژە بڕاوە بەهۆی قەیرانەوە قسەیەکەیە کە دەڵێن دووبارە دەدرێتەوە بە قوتابێنۆک و هاوکاری دەستخۆشی لەو لایەنە پەیوەندداران دەکەم کە بەوە کار دەستن هیوادارم قوتابی پشتگوێ نەخوێتن. لە ڕابردوودا یەکێک لە داواکاری خوێندکاران گەڕانەوەی دەرماڵە بوو کە بە هۆکاری قەیرانی دارایی لەلایەن حکوومەتەوە وەستێنرا بوو. یەکێتی نیشتیمانی کوردستانیش پشگیری داواڕەواکانی خوێندکارانی کرد. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. ماوەی چەند ڕۆژەکە لە کەرکووک قەیرانی گاز سەری هەڵداوە. ئەمە شۆفێرانی نیگەران کردو و دەڵێن بۆ ماوەی چەند سەعاتێک لە سرەی دابشکردنی گاز دەوەستن تاوکو بڕە گازی تایبەت بە خۆیان وەربگرن. لە نێو سنتەری شاری کەرکووک دوو وێزگەی حکومی دابشکردنی گاز هەیە و لە ئێستاشدا بەهۆی کەمبوونەوەی بەشە گازی وێزگە ئەهلیەکانیش قەیرانەکە زیاتر بووە. لە کەرکووک قەیرانەکان تا دێت ڕوو لە زیادبوونە و هەر جارە و دەردێک بەرۆکی هاوڵاتیانی ئەم شارە دەگرێت. ئەمە وێزگەیەکی دابشکردنی گازە. لە ئێستادا بەهۆی کەمیەوە شۆفێران دەبێت بۆ ماوەیەکی زۆر لا سڕەدا بوەستن. ئەمەش نیگەرانی کردوون بەو پێی زۆربەی ئۆتۆمبیلەکان بار هەڵگرن و شۆفێر کاری ڕۆژانەی پێدەکات کەچی بەهۆی ئەو ماوە زۆرەی بۆ وەرگرتنی بەشە گازەکانیان دەوەستن بەشێکیان لەو ڕۆژەدا بێکار دەبن. ئێمە بەیانی سعات 5 ئاتومە لێرە نوێژم کردووە نوێژی بەیانی وا لە سرە وستاوم چ داوا لە بەرپرسانەکەم ئەمە چه عەدالەتێکە تەنکەر 300 لتر وەرەگرێ لەگەڵ من 40 لتر وەرەگرم ئەمانەیەم کێشەیان بۆ چارەسەرکەن. داواکاری ئێمە ئەوەیە کە گازەکە بێتە وەک چەند جارە ینی سترێنت نتوانێت سەمەنم ڕۆکە لە کار و کاسبی بوومە تەنانە لە ساعت 6:30 بەیانەوە هاتوومە سرم گرتووە ئەمڕۆکە لە کار و کاسبی بوومە. لە ئێستادا لە نێو سنتەری کەرکووک تەنها دوو وێزگەی حکومی هەن کە گازیان تێدا دابەش دەکرێت جگا لە وێزگا ئەهلیەکان. بەهۆی کەمبوونەوەی بەشە گازی ئەو وێزگە ئەهلیانەش قەیرانەکە زیاتر گەورە بووە. ئەم وەزعە زۆر بێتام بووە لە شاری کەرکووک هەر ڕۆژە و قەیرانێ دروستە بێ یعنی فریای قەیرانێ ناکەوێت قەیرانێتر لەولا دروستە بێ هەر لە کارەبات هەر لە ئاود هەر لە گاز لە بنزینە دیتر بەڕاستی خەڵکەکە تەواو بێتاقەت بووە لە دەستەمانە. ئەوە یەک دوو ڕۆژە گاز نییە ئەوە من لە بەیانیەوە هاتوومە لە 7:30 سعات 12 هێشتا گازم تێ نەکردووە خەڵە باڵغا بەخوا دوو ڕۆژ 450 کڕیمە لە بەنزیخانەکە ئەوە هەر چاوەڕێی سلاکەین سعات 12 گاز نییە قەڵە باڵغا. لە ئێستادا دۆخی کەرکووک ڕێک هاوشێوەی شەرواڵی ئەو پیاوە فەقیرەیە کە تا لایەکی پینە دەکرد لایەکەی دیکەی کون دەبوو بە جۆرێک وەک هاوڵاتیان خۆیان دەڵێن هەر ڕۆژە و قەیرانێک ڕویان لێ دەکات ڕۆژێک قەیرانی بنزین ڕۆژێک قەیرانی نەوت ئەوە قەیرانی گازیشی هاتە سەر. پرسیارەکە لێرە ئەوەیە کەرکووک خاوەنی ئەم هەموو نەوتەیە ئەگەر بەهاتایە و ئەم سامانە سروشتیەی نەبوایە دەبوو قەیرانی دیکە چی ڕووی تێ بکردایە. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک. بەشێک لە پردەکانی پەڕینەوەی پیادە لە کەرکووک هاوڵاتیان ناتوانن وەکو پێویست سوودی لێ ببین و پێویستیان بە نۆژەنکردنەوەیە. بە پێوتەی بەڕێوەبەری شارەوانی کەرکووکیش لە پلانیاندایە ئەو پردانە نۆژەن بکەنەوە و ژمارەیەک پردی دیکەش لە چەند شوێنێک بنیاد بنێن. بەهۆی خراپی و تێکچوونی بەشێک لە پردەکانی پەڕینەوەی پیادە لە بازاڕ و شوێنەگەشتەکانی کەرکووک هاوڵاتیان ناتوانن وەکو پێویست سوودیان لێوەربگرن و بۆ پەڕینەوە بەکاریان بێن و
ڕووداوی هاتوچۆی لێ دەکەوێتەوە. حکوومەتەکە بەجددی ئەم هەموو مەسرفەی کردووە لە کۆڵ خۆی کردێتەوە آخر لە کۆڵی فەرمووسەوە ئیدامەیەکی نییە مەسەرەن ناگە بێت ئەمە ئیدامەی هەبێت و یعنی وەک لە خەڵک هەستەکە پالن ئەمە شتێکە بۆ کراوە بەس ئەبینێ ئەمە شکاوە تێکی چۆن لەوانەیە خۆم خۆم لێ کە سەر کەوتم چێری لەوانەیە شکا بێت ڕێگان نەبێت لەسەر پردەکاتمە لەبەرەوەی حادیسەشت ڕوونەدا جاداگە قەلەباڵغ بوو ئێمە تەمەنمان زۆر نییە چونکە سیار بۆمان ناوەسێ لەسەر پردەکاتمەوە براکە ماردەوە لەمەتکە داواکارمێ لە حکومەت بۆمان تازەکاتەوە. تا استفادەوە ئەوە تا من پامەوەقە لە حیات سەر نەکەوتمەوە کردن ناتوانم. فواد مەحموود خاوەن پێداویستێکی تایبەتە تێکدانی پردەکانی پیادا دەخاتە ئەستۆی بەشێک لە هاوڵاتیان و دەڵێت ناتوانێت سودمەند بێت لە پردەکان بۆ پەڕینەوە بەوەی تێکشکاندنی ئامێرەکانی ئەسانسۆرەوە لەلایەن هاوڵاتیانەوە. هەر تازەدایانە یەکسەر جیازەکەیان دزی بوو بەڕاستی خەڵکە بینی مەڕوا لەسەرەوە ئاگرە کاتەوە خەڵکی ئەم ناوە هەمووی بەپا خۆمانەی پەڕێنەوە لێرە ئیشەکەین تەکسی خەڵکە کاپن کەسێ ناوێرێ بەسەری بڕوا لەبەرەوەی بانەکەی هەمووی چاڵ بۆ و ئەشیاکانە من گەنجێکم دی بە چاو خۆم جامێکی لەوێ کردەوە وتم کاکەوە بۆ کوێی بێ وتی وەڵا کاک هەڕۆین دۆمینەی لە بانەکەی وتم هەموو بۆ خەڵک کراوە ئێمە خەڵک مەعاوەقەیە ناتوانین بپەڕێتەوە تا ئێستا جیاز ئەو پردە پێ نەبووە خەڵکی سەرکەوێتە سەری بەڕاستی خەڵکەکە دێدە تەنیش زبلەکە تەنیش پردەکە کردیانەتە زبڵخان نەیتوانیەوە خەڵکەکە خۆی پەڕانێتەوە خەڵک ئاربانەکە گرێت لە ڕاستیفەکە پەڕێنتە ئەو بەرەوە یعنی بۆچی دانراوەمە. بەڕێوەری شارەوانی کەرکووک ڕایدەگەێنێت لە پلانیاندایە پردە تێکچۆکان نوۆژەم بکەنەوە و ژمارەیەک پردی نوێشت لە چەند شوێنێکدا بنێن بارکی لە ئەنامنیەکانیشی دەزانێت ڕێگر بن لە تێکدانی چەند خەڵکێکی نەفس نزمێ بەداخەوە ئەڕۆن ئەو پردانە بۆ خزمەتی هاوڵاتی دروست کراوە بۆ ئەوی تووشی ڕووداوی هات چۆنە بن بپەڕنەوە لە جادە سەریکەکان ئەڕۆن بە بیانووی ئەوەی کە بینەکەی ئەدزن ئەو پلێتانەی سەرەوەی پارەیەکی باش ئەکا ئەڕوا کێشەمان بۆ دروست ئەکا کەشفیان بۆ دروستکەین و حالیان بۆیانمان دروست کرۆ بۆەوەی دووبارە ئەو پردانە بخێنەوە کار بۆی ئیش بکەن و بە نسبەت ئەوەی کە لە هەموو جێگاکان نیە ئێمە کێشەمان لەگەڵ دوکاندار و ئەو شوێنانەی کە داێنین زۆر جار هەیە هەر قبول ناکادا بنرێ یان ئەو ڕێگایە بربەست هەیە پێویست بابڵین مەسافەیەکی پێویست نییە بۆی ئەو پەیژانەی کە کارەبایی و غێری کارەبایی یان ئەو مەسعدانی کە بۆیان دروست دەکرێت بۆ پێداویستە تایبەتەکان جێی نابێتەوە بۆ هەنێک جێگا هەیە پێویستی پێێتی ئێمە لە ساڵی ئەم ساڵە تازەیە کە چەند جێگایەکمان مەبەستە کە زۆر ضرورە بۆی دابنرێ داخلی کشوفاتی خوتەی ئەم ساڵەکەین بۆی دروستکرێ و خزمەتی خەڵکی بکە. پردەکانی پیادا لەگەڵ ئەوەی سیمایەکی شارستانی دەبەخشن فەرامۆشکردن و بەکارنەهێنانی لەلایەن هاوڵاتیانەوە ڕووداوی دڵتەزێنی لێ دەکەوێتەوە. سامان سەردار کەناڵی کەرکووک. دوای 2 مانگ لە پشووی زستانە بڕیارە لە سەرەتای مانگی داهاتوودا دانیشتەکانی پەرلەمانی کوردستان دەست پێ بکەنەوە. لەو بارەیەوە زکری ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند لەگەڵ دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمان گفتوگۆ لەبارەی ژمارەیەک پرۆژە یاسا دەکرێت کە بۆ ئەمڕۆ گرنگ و پێویستن. وتیشی بەشێک لەو پرۆژە یاسایانە کە لەلایەن فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئامادەکراوە و پشتگیری لێ دەکات. ئەویش پرۆژە یاسای بودجێ ئەم ساڵە. بەهۆی گرنگی پرۆژە یاساکە فراکسیۆنی یەکێتی زۆر بەجددی کاری لەسەر دەکات. بۆ ئەمەش پێویستە حکوومەت ئاراستەی پەرلەمانی بکات. ڕاشیگەیان جگە لە یاسای بودجە چەند پرۆژە یاسایەکی تر لە بوارە جیاجیەکان لەلایەن لیژنە تایبەتەکانەوە کاری لەسەر کراوە. هاوکات هەموارکردنەوەی یاسی هەڵبژاردننی پەرلەمان ئەویش یەکێک دەبێت لە کارە سەرەکیەکانی پەرلەمان وەک ئامادەباشیەک بۆ هەڵبژاردننی داهاتوو.
وەزارەتی شارەوانی هەرێم زیاتر لە 300 میلیۆن دینار بۆ جێبەجێکردنی پرۆژێکی خزمەتگوزاری تۆڕیاوەڕۆ لە سلێمانی تەرخان دەکات. وەزارەتی شارەوانی هەرێم بڵاوی کردوێتەوە بە مەبەستی جێبەجێکردنی پرۆژێکی خزمەتگوزاری تۆڕیاوەڕۆ لە سلێمانی بە گوژمەی زیاتر لە 307 میلیۆن دینار بۆ شارەوانی سلێمانی خەرجکرا. ئاشکراشی کردووە پرۆژەکان بریتین لە دروستکردنی تۆڕی ئاوەڕۆی بۆری بۆ شەقام و کۆڵانەکانی جیاکراوەی 198 شێخوەی ساوە لا کەرتی 2 قرگا لە قۆناغی یەکەم. هەروەها پرۆژەکەی تریان بریتە لە دروستکردنی تۆڕی ئاوەڕۆ بۆ تۆڕی شەقامەکانی جیاکراوی 105 قرگا قۆناغی یەکەم لا سنووری سەرۆکاتی شارەوانی سلێمانی. ئەوەشی خستە ڕوو هەردوو گوژمەکە لەسەر داهاتی شارەوانین و بە مەبەستی پەرەپێدانی پرۆژەکان و بەرزکردنەوەی ئاسی خزمەتگوزاری لە شارەکەدا خەرج کراون. کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکانی کوردستان ڕایگەیاند لەلایەن هەندێک هێزی چەکدار لە ناوڕاست و خواروی عراق بە بیانووی نابەجێ ڕێگری دەکرێت لە هەناردەکردنی بەرهەمی کێڵگە پەلەوەریەکانی سنووری سلێمانی هەڵەبجا ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بۆ ناوچەکانی دیکەی عراق. ئاماژەی بەوەش کردووە بەهۆی گرانبوونی پێویستیەکانی بەخێوکردنی پەلەوەر کە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە بە شێوەیەک تێچووی هەر کیلۆیەک گۆشتی مریشک زیاتر لە 3000 دینارە. نرخیشی لە بازاردا کەمتر لە 2400 دینارە. بەوەش خاوەن کێڵگە پەلەوەریەکان بەردەوام لە زیاندان و ڕێگەگرتن لە هەناردەکردنی بەرهەمەکانیان ئەرکیان قورستر دەکات. کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکانی کوردستان داوا لە حکوومەت و پەرلەمانتارانی کوردستان و عێراق دەکات هەوڵی جددی بدەن بۆ کردنەوەی ئەو ڕێگایە و کاراسانیکردن بۆ ساختنەوەی بەرهەمەکانیان لە هەموو ناوچەکانی عێراق. پێشبینی دەکرێت لە سبەینەوە شەپۆلێکی باران و هەورە بروسکە عێراق بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی بگرێتەوە و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت. بەپێی بڵاوکراوێکی کەشوهەوای کوردستان پێشبینی دەکرێت لە شەوی داهاتوەوە شەپۆلێکی بارانبارین و هەورە بروسکە زۆربەی ناوچەکان بگرێتەوە. بەپێی کەشناسی هەرێم لە بەشێک لە ناوچەکان بارانی بەهێز و لا بەشێکی ناوچەکانی دیکە مامناوەند بێت. کەشناسی هەرێم ئاماژەی بەوەش کردووە بەهۆی هاتنی شەی گەرم لە دەریای سوور و تێکەڵبوونی لەگەڵ بەرەهەوای نیمچە ساردی دەریای ناوەڕاست ئەگەری هەورە بروسکە و چەخماخی بەهاری لا زۆربەی ناوچەکان هەیە. ڕوونشی کردوێتەوە لە ئێوارەی هێنی کاریگەری بەشی دووەمی شەپۆل دەست پێ دەکات و تا ڕۆژی یەکشەممە بە شێوەی پچڕ بەردەوام دەبێت. ئەگەری بارانبارینی زۆر باش و مامناوەند لە زۆربەی ناوچەکان هەیە. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا جەنگی دژی ئۆکرانیان ڕاگەیاند و داواشی لا سوپای ئەو وڵاتە کرد چەکەکانیان فڕێ بدەن. بەپێی سەرچاوەکانی هەواڵ بەربەیانی ئەمڕۆ پوتین جەنگی دژی ئۆکرانیان ڕاگەیاند و دوای ماوەیەکی کورتیش سوپای رووسیا ئۆپراسیۆنی دژی ئەو وڵاتە دەست پێ کرد. لە بەرامبەردا سەرۆکی ئۆکرانیا بارینە ئاسایی لە وڵاتەکەی ڕاگەیاند و تەکیدی لەوەش کردەوە کە رووسیا بردومانی ژێرخانی ئابووری و پاسەوانی سنووری وڵاتەکەی کردووە. هاوکات وەزارەتی بەرگری ئۆکرانیاش ئەوەی دووپات کردەوە کە سوپاکەیان ئامادەیە بۆ بەرگریکردن لە خاک و وڵاتەکەیان. بەپێی سەرچاوەکانی هەواڵیش لە پارێزگای کیفی پایتەختی ئۆکرانیا دەنگی تەقینەوە و بردومان بیستراوە و چەند جبەخانێکی چەک و تەقامەنیش بردومان کراوە. سەبارەت بە ئۆپراسیۆنەکەش جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند ئەمریکا و هاوپەیمانەکانی وەڵامێکی یەکگرت و توندی رووسیا دەدەنەوە. دوای 7 ساڵ ئەمڕۆ نرخینەوت لە بازارەکانی جیهان $100 تێپەڕاند. بەپێی سەرچاوەکانی هەواڵ ئەمڕۆ لە بازارەکانی کڕین و فرۆشتنی نەوت نرخی 1 بەرمیل نەوتی خاوی برند بە ڕێژەی زیاتر لە 4% بەرز بووە و گەیشتە زیاتر لە $103. هاوکات 1 بەرمیل نەوتی خاوی ئەمریکاش بۆ زیاتر لە $98 بەرز بووە. لە دوای ساڵی 2014ەوە یەکەم جارە بەو شێوەیە نرخینەوت لە بازارەکان جیهان بەرز دەبێتەوە و هۆکارەکەشی بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنی رووسیا لە ئۆکرانیا دەگەڕێتەوە. هەروەها ئەگەری سەپاندنی سزای زیاتر بەسەر رووسیادا. کەسێک لە هەولێر تەمەنی 80 ساڵە و زیاتر لە 60 ساڵیشە تەنیا پایسکیل بەکاردەهێنێت بۆ هاتوچۆکردن و چوونە سەرکار. ئەو پیاوە دەڵێت پایسکیل هۆکاری مانەوێتی بە تەندروستیەکی باش. داواش لە وڵاتیان دەکات پایسکیل بەکاربهێنن و دوور بکەونەوە لە قەرەباڵغکردنی شەقامەکان. لەگەڵ هەموو خۆر هەڵاتنێک بە پایسکیلەکەی بەڕێ دەکەوێت بۆ سەرکارەکەی.
حاجی سعدی عزیز تەمەنی نزیکەی 80 ساڵە و ئامادە نییە جگە لە پایسکل هیچ هۆکارێکی دیکەی گواستنەوە بۆ هاتوچۆ بەکار بهێنێ. نام عاد السعدي عزيز حسينة 8933 سنة 33 تقريبا لبنجاو هشتا من دار بويما من باسكر داجوت باسكر او وقت زماني خوي كان باسكر دا نقول اصبح اصلا نه عندك باسكر اصبح اصلا او زماني خوي ما دشتي خير اما تقنيه لما تقيم كل شيء اصبح اصلا لو وقتها تا استاكا من الباسكر داشو مام سعدی دەژڵێت بۆیە پایسکل بەکاردەهێنێت بۆ ئەوەی بە تەندروستێکی باش بمێنێتەوە و زیاد لە پایسکلیش هیچ هۆکارێکی گواستنەوە بەکار ناهێنێت. چەند زەمەخۆن تورمێنمان هەیە دەرێ وەرە بە تورمێ مستحیلە نایە بە تورمێ لا بپاسکر درازە لە خۆمە دەزان ریاضە ئەو نارم پاسکلەکە مەسەرەفی کەم حەقی وەیە هەمکە بە خوددا هەر ئینسان هەیە پاسکلەکە لەمانە خۆ زەرە ناکەی کاکە دەرمانە خۆ دانەقی ناکە هذا ما يشكم فيه أنا مرة حتى ترميد استوى محل ما أمدوج هذا اسم ديموش. حاجی سعدی داوا لە هاوڵاتیانیش دەکات پایسکل لێ بخۆڕن و بۆ ئەوەی قەرەباڵغی ناوشار کەم بێتەوە و تەندروستیشە بۆ لەشی مرۆڤ. أولا باسكيل مصرفي كما أولا باسكيل هیچ شيء بيز ناكاتن ئەوە سەشی نییە مەسرەفی کەمە پاسکلەکە هەم ریاضەیە هەم سوکترە هەم قەرەباڵغ نییە بڕۆ هێوانان بڕۆ شێستی خدایە کە ناویتە دوو چارێز لەمە قەسوی شیمان ڕادەوەستێت تا ئەو جێگەی ڕاوستە لە پێدرێن ئەسواقر هەورە هەتای دەریم ئەوە چار ڕێز ڕاوەستە. بەکارهێنانی پایسکل لە ژیانی ڕۆژانەدا چەندین سوودی هەیە لەوانە ڕێگە دەگرێت لە زیادبوونی کێشی لەش و هۆکارێکە بۆ کەمبوونەوەی ئەگەری توش بوون بە نەخۆشیە درێژخایەنەکان و زیندووبوونەوەی خانە مردوەکانی لەشی مرۆڤ. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. بە یارمەتی هاوکارانم هەواڵەکانم پێشکەشکردن بەختەوەر بن.